پرسیار بگەڕینەوە بۆ سەر ئێمە و مێژووی ئێمە. تۆوتت کە جۆرە بوونەوەرێک خاڵقی نەژادی مرۆڤن و ناویان ئیڵە جیمە. ئەمانە لە کوێوە هاتوون و شێوەیان لە چی دەچێت؟ چی ڕوویدا کە ئەوان هاتنە ئێرە؟ ئایا ئەوان خوای ئێمەن؟ وەڵام جۆری ئیڵە جیم لەم کەونەوە هاتوون، خەڵکی کۆمەڵەی خۆری ئیڵ دەبرنن لەسەر نەخشەکانی ئێوە. ئەمانە شێوەیان لە مرۆڤ دەچوو، بەڵام زۆر باڵابەرز بوون و قژیان زەر بوو و ڕەنگی پێستیان زۆر سپی بوو. ئەمانە حەزیان لەبەر خۆر نەبوو، لەبەر ئەوەی کە تیشکی خۆر ئازاری چاو و جەستەیان دەدان. ئەمەش بۆ ئێمە زۆر جێگەی سەرسوڕمان بوو کە ئێمە هێندە حەز بەبەر خۆر دەکەین. وێنەی مرۆڤێک لە ئیتاڵیا دۆزراوەتەوە کە دوو بەرامبەری مرۆڤ درێژە. لە سەرەتاوە زۆر لە بوونەوەرێکی زیرەک و لەسەر خۆ دەچوون. ئێمە دەستمان کرد بە گفتوگۆ لەگەڵیاندا، بەڵام لە دواییدا پلانە ڕاستیەکان و ڕووی ڕاستی خۆیان نیشان دەین. ئەمان دایانویست مەیمونەکان گۆڕن بۆ نەژادێکی تازە و ئێمەش ڕێگر بووین لە بەردەم ئەم باخچەی ئاژەڵانەی کە لەمە هەسارەیە دەدایانویست دروستی بکەن. لە سەرەتاوە ئەواندا بۆ 20,000 مەیمونیان گرت کە بەوە باپیرانی ئێوە بوون و بۆ ماوەی چەند سەد ساڵێک ئێرەیان بەجێ هێش کە گەڕانەوە ئەوان جۆرە مرۆڤێکیان هێنا کە بەوە باپیرانی ئێوە ناسراون. پاشان ئەوان ڕۆشن و دیار نەمان بۆ ماوەی چەند هەزار ساڵێک. ئێمە لەگەڵ ئەم جۆرە بوونەوەرە تازەیە کە بە مرۆڤی ئەمڕۆ ناو دەبرێت بێکێشە پێکەوە دەژین. ئەم جۆرە مرۆڤە تازەیە و دەستکردە دەترسان لە تەکنەلۆژیا و کەشتی ئاسمانیەکانی ئێمە. ئەو بوونەوەرانەی کە بە ئیڵە جیم ناسرا بوون و مەیمونەکانیان برد، هەر ئەوانیش مەیمونەکانیان ئاپگرید کردبوو، واتە مێشکیان گۆڕانکاری بەسەردا هاتبوو و جەستەشیان بە هەمان شێوە. ئەمە ژوای کرد کە ئەم جۆرە نەژادە تازەیە کە بە مرۆڤی ئەمڕۆ ناسراوە بتوانێت کەرەستەی کارکردن بەکار بهێنێت و بتوانێت سول لە ئاگر وەربگرێت و بەکاری بهێنێت. ئیڵە جیم لە ماوەی 23,000 ساڵدا 7 جار گەڕانەوە بۆ سەر زەوی بۆ ئەوەی پەرەسەندنی مرۆڤەکان خێراتر بکەن. ئەمەش بۆ چەند جۆرێک بوو لە مرۆڤ، واتە هەمووی نا. ئەبێت لەوەش تێبگەیت ئێوە تاکە جۆری مرۆڤ نین کە زیرەک بن لەسەر ئەم زەویە. پێش ئێوەش چەند جۆرێک مرۆڤ هەبوون کە زیرەک بوون و خاوەنی تەکنەلۆژیا بوون. ئەوەش پەیوەندی هەیە بەوەوە کە ئیڵە جیمەکان بەنەخشە بە چەند جۆرێک دەستکاری پەرەسەندنی مرۆڤیان دەکرد. ئەو مرۆڤانەی کە لەسەر ئەم زەویە دەژیان و خاوەنی تەکنەلۆژیا و زمانی خۆیان بوون میێژویان دەگەڕێتەوە بۆ 700,000 ساڵ لەمەوبەر. زاناکانی ئێوە یان ئارخیۆلۆخەکانتان لەمە تێنەگەیشتون لەبەر ئەوی چەند شتێکیان دۆزیوەتەوە کە پەیوەندی هەیە بە مرۆڤ و چەند شتێک کە فڕۆکە بووە، بەڵام ناتوانن بزانن هیچی سەردەمێکە و چۆن دروست کراوە. ئەو مرۆڤانەی کە جینەکانیان گۆڕابوون و زیرەک بوون لەگەڵ ئێمەدا پێکەوە دەژیان، بەڵام پەیوەندیان بە جۆری ئێمەوە نەدەکرد. ئەمەش پەیوەندی هەبوو بەوەی کە ئیڵە جیمەکان بە درۆ مرۆڤیان فێر دەکرد کە ئێمە درۆیان لەگەڵ دەکەین یان ئێمە بوونەوەرێکی خراپین و زەرێریان پێدەگەیەنین. دوای چەند سەدەیەک بوونەوەرەکان ئێوەیان دروست کرد، هاتن جۆری یەکەمیان لەناو برد، دەستیان کرد بە دروستکردنی جۆری دووەم. بەم شێوەیە چەند چاکسازیەکیان تێدا کرد و ئەوانیشیان لەناو برد و دەستیان کرد بە دروستکردنی جۆری سێم و ئاوە بەردەوام بوون. لە ڕاستیدا ئێوە جۆری حوتەمن لە بوونەوەری زیرەک لەسەر ئەم زەویە، واتە ئێوە ڤێرشنی حوتەمن. بیناکانی کە جۆری یەکەم دروستیان کردبوو هەمووی فەوتان، بەڵام جۆری پێنجەم کە ئەمڕۆ 75,000 ساڵ لەمەوە بەردەکات ئەوان بینا سێگۆشەکانیان دروست کردووە، وەک ئەو بینایانەی کە ئێوە ئەمڕۆ ناوی دەبن بە پیرامیدەکانی میسر، میسرە کۆنەکان. ئەم جۆرە بینایانەیان دۆزیەوە و ویستیان دووبارە وەک خۆی دروستی بکەنەوە، بەڵام سەرکەوتون نەبوون. جۆری شەشەم لە ئێوە ئەوان بوون کە شارەکانیان دروست کرد، ئەو شارانەی ئێستا دەکەوێتە ژێر دەریاوە، ئەو ناوچانەی کە ئێستا ئێوە بەبیمینی ناوی دەبن. ئەوەش مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 16,000 ساڵ لەمەوبەر. کۆتا جۆر لەو سێریەی کە دروست کرا جۆری ئێوە بوون، ئەمەش مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 8,500 ساڵ لەمەوبەر. ئەمەش تاکە جۆرە کە ئێوە لە بیرتان ماوە و دینەکانتان باسی لێوە دەکەن. ئارخیۆلۆخەکانتان مێژوویەکی هەڵەتان دەخەنە بەردەم. ئایا تۆ چۆن بزانیت کە پێش تۆ 6 جۆری تربوونی هەبوو و نەماون؟ لە کاتێکدا ئێوە ئیسپات دەدۆزنەوە کە پێش ئێوە خەڵکی تربوونی هەبووە لەسەر زەوی، یان باوەڕ ناکەن یان خۆتان دەخەڵەتێنن. ئەمەش بەشێکە لە پرۆگرامکردنی مێشکی ئێوە. بەشێکی تریش ئەوەیە ئیهمالی خۆتانە. من تەنها باست بۆ دەکەم لەسەر خاڵقەکانتان لەبەر ئەوەی 6 جۆر لە بەشەریان لە پێش ئێوە لەناو بردووە و ئەوان ئێوەیان بەلاوە مەبەز نییە.
شەڕێکی درێژخایان ڕوویدا لە نێوان ئێمە و ئیلە جیمەکان و چەند گروپێکیش لەناو ئیلە جیمەکان لەگەڵ یەکدا هاوڕا نەبوون کە ئەم هەموو جۆرە مرۆڤە دروست بکرێت و لەناو ببرێت جار لە دوای جار. ئەمە شتێکی بێمانە بوو بۆ ئەو گروپانەی کە هاوڕا نەبوون. کۆتا شەڕ لە نێوان ئێمە و ئیلە جیمەکاندا ڕوویدا لە بۆشایی ئاسماندا بوو نزیکەی 500 ساڵ لەمەوبەر. ئەم بوونەوەرانە جۆرێک چەکیان بەکار دەهێنا کە بە چەکی سۆنیک واتە چەکی دەنگی ناسراوە بۆ تێکدانی شارەکانمان لە ژێر زەویدا، بەڵام ئێمەش زۆرێک لە بنکەکانی ئەوانمان تێکشکاند کە لەسەر زەوی بوون و زۆرێکیشمان تێکشاند لە بۆشایەکانی ئاسماندا. مرۆڤەکانی کە هاوشێوەی ئێوە بوون زۆر دەترسان کە ئەم جەنگە دێت. ئەمان ئەم شتانەیان وەک ڕووداوی دینی دەبینی لەبەر ئەوەی مێشکیان توانای قوڵکردنی ئەوەی نەبوو تا بزانێت بەڕاستی چی دەگوزارێت. یەڵەجیم خۆیان نیشانی جۆری شەشەم و حەوتەم دەدا وەک خوا، وەکە باسی جەنگیان دەکرد دەیانوت شەڕ لە نێوان باش و خراپەکاردا، واتە خۆیان بە باش لە قەڵام دەدا و ئێمەش بە خراپ. ئەمەش پەیوەستە بەوەی چۆن سەیری ڕووداوەکان دەکەیت. ئەم زەویە زەوی ئێمە بوو پێش ئەوەی ئەوان بێن و دەستکاری جینی ئاژەڵەکان بکەن و بیان گۆڕن بۆ مرۆڤ و جۆری ئێوە دروست بکەن. بەڕای من ئەوە مافی ئێمە بوو کە شەڕ بکەین بۆ پاراستنی هەسارەکەمان. بە ساڵی ئێوە 4943 ساڵ لەمەوبەر ئیلە جیمەکان ئەم هەسارەیان بەجێ هێشت و ئێمە نەمانزانی لەبەرچی هۆکارێ ڕۆیشتن. ئەمەش زۆر گرنگە بۆ مێژووی ئێمە لەبەرەوەی مێژوو ناسەکان ئەم ڕۆژە بە ڕۆژی سەرکەوتن هەژمار دەکەن بۆ ئێمە. لە ڕاستیدا ئێمە نازانین چی ڕوویدا کە لە ناکەو ئیلە جیمەکان دیار نەمابوون و ڕۆیشت بوون، هیچ ئاسەوارێکیان بەجێ نێشت بوو و ئەو بینەوە ئەو شوێنانەی کە وەک بنکە بەکاریان دەهێنا هەمویان لەناو بردبوو، تەواوی کەشتی ئاسمانیەکانیان لەگەڵ خۆیاندا بردبوو. بەم شێوەیە مرۆڤەکان بە تەنها مانەوە و ئەم شارستانەی ئێوەیان دروست کرد. زۆرێک لە ئێمە لە پەیوەندیدا بوون لەگەڵ قەبیلەکانی بەشی خواروی زەویدا و توانیمان پێیان بڵین کە ئێمە بوونەوەرێکی خراپ نین. بە هەر حاڵ ئێمە ئەو بوونەوەرە خراپە نین کە پێشتر مێشکی ئەوانیان پێپڕ کردبوو. وێنەی ڕەپتیلیان لەگەڵ مرۆڤ خواروی ئەمریکا لە ماوەی 4900 ساڵی ڕابردوودا جۆری تر لە بوونەوەری یاسارەکانی تر سەردانی زەویان کردووە و خۆیان وەک خوا بە ئێوە نیشان داوە و یاریان بە مێشکان کردووە، بەڵام ئیلە جیمەکان تا ئێستا نەگەڕاونەتەوە. پێشتر ئیلە جیمەکان چەند جارێک بۆ چەند هەزار ساڵێک زەویان بەجێ دەهێشت و پاشان دەگەڕانەوە. هەر بۆیەش ئێمە چاوەڕێ دەکەین کە ڕۆژێک بگەڕێنەوە بۆ ئەم هەسارەیە بۆ ئەوەی کارەکانیان تەواو بکەن یان جۆری حوتەمیش لەناو برن، بەڵام لە ڕاستیدا ئێمە نازانین ئەوان چیان بەسەر هاتووە. جیلە تازەکانی ئێمە هیچ شتێک نازانن لەسەر ئەسڵی ئێوە، دەربارەی ڕاوردوو ئێوە یان دەربارەی ئەو هەسارانەی کە تیایدا ژیاون لەم کەونەدا، و ئێوەش بە هەمان شێوە زۆر کەم دەزانن لەسەر ئێمە و ڕاوردووی ئێمە. و ئێوە هیچیش نازانن لەسەر مێژووی خۆتان و دەربارەی داهاتووش هیچ نازانن تا ئەو کاتی کە تۆ تێگەشتن نییە لەسەر ڕاستیەکان و باوەڕ بە قسەکانی من دەکەیت. من ڕاستیەکانت پێ دەڵێم، وەک وتم ئێمە دوژمنی ئێوە نین تا هەڕەشە هەبێت لەسەر ژیانتان. ئێمە ئاگادارتان دەکەینەوە، ئێمە دەڵێن دوژمنەکانتان لێرەن، بەڵام ئێوە تێناگەن چاوتان بکەنەوە، ئەگەر نا بەم زوانە لە کێشەی گەورەدان. ئەگەر تا ئێستا باوەڕت بە قسەکانم نەکردووە دەبێت لێرەوە باوەڕ بە قسەکانم بکەیت و لە یادت بێت. پرسیار: بۆ وا هەست دەکەیت کە من باوەڕ بە قسەکانت نەکەم؟ وەڵام وا هەست دەکەم کە باوەڕم پێ نەکەیت. لە ڕاستیدا من بۆ ماوەی 2 کاتژمێر لەگەڵ ئێوە دانیشتوم، ئەو شتانی باسمان لێوە کرد دەربارەی ئەم هەسارەیەمان، تەنها ڕاستیە ویچی تر. پرسیار: لەم ساتەدا چەند جۆر بوونەوەر لەسەر زەوی هەن و لە نێوان ئێمەدا دەژین؟ وەڵام تا ئەو ڕادەیە ئێمە بیزانین و ئاگاداری بین 14 جۆر بوونەوەر لەسەر زەوی هەیە، 11 جۆریان بوونەوەری ئەم کەونەن، 2 جۆر بوونەوەر لە بەڵخەکانی ترەوە هاتوون. مەبەستم لە بەڵخەکان کەونەکانە و جۆرێکی تریش هەیە کە زۆر پێشکەوتون لە شوێنێکی ترەوە هاتوون. تکایە ناوەکانیانم لێ مەپرسە لەبەر ئەوەی تۆ ناتوانیت بە زمانی خۆت ئەو ناوانە بڵیتەوە و هەتە ناوی تێدایە بۆ منیش زەحمەتە بێڵێم. زۆربەی ئەوانەی کە زۆر پێشکەوتون هاتوون بۆ دراسەکردنی ئێوە و ئێوە وەک ئاژەڵ دەبینن. چۆن ئێوە لە موختەبەر ئاژەڵ بەکار دێنن، ئەوانیش هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئێوە دەکەن. واتە هیچ خەتەریەتیان نییە لەسەرتان یان لەسەر ئێمە، و چەند جۆرێک هەیە کە پەیوەندیان هەیە بە حکوومەتی وڵاتی ئێوە و تەکنەلۆژیان لێ وەردەگرێت لە بەرامبەردا مەس و شتی تریان دەدەنێ. ئەمەش خیانەتێکی گەورەیە لە نەژادی ئێوە بەگشتی.
ماوەی 73 ساڵ شەڕی ساردەیە لە نێوان دوو جۆر لە بوونەوەردا کە بە جۆرێکی شەڕانگێز ناوزان دەکرێن و جۆری سێم بە براوە هەژماردە دەکرێت لەم زۆرانبازیە بێسوودەدا. شیکەرەوەکانی ئێمە چاوەڕێی شەڕ دەکەن لە نێوان ئەو بوونەوەرە شەڕانگێزانە و لە نێوان ئێوەدا لە داهاتوویەکی نزیکدا. بەڕای من لە نێوان 10 بۆ 20 ساڵی ئایندا ئێمە زۆر نیگەرانین لەو ڕووداوانە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا باز لەوە دەکرا کە جۆرێکی تر لە بوونەوەر هاتۆتە سەر زەوی بەمە ژمارەی بوونەوەرەکانی هاتوونەتە سەر زەوی دەبێتە 15 جۆر لە هەمان کاتدا. ئێمە هیچ نازانین لەسەر ئەوان و نازانین بۆچی هاتوون لەبەر ئەوەی ئێمە هیچ پەیوەندیمان لەگەڵیاندا نییە تا ئێستاش. کۆتایی بەشی شەشەم.